ئەم شەو لە یاری نێوان یانەی نەورۆز و یانەی زاخۆ گرژی و ئاڵۆزی لە نێوان هاردنەرانی هەردوو لادا دروست بوو کەمە وای کرد کە چەند کەسێکیش بەهۆی ئەو گرژی و ئاڵۆزیەوە لە هەردوو لا بریندار بێت و لە هێزانیەکانیش بریندار ببێت. بەڵام تا ئێستا ئامارێکی دروست لە بەردەستدا نییە کە چەند بریندەر بەهۆی ئەو گرژی و ئاڵۆزیەوە لە ناو یاریگەی نەورۆز لە شاری سلێمانی دروست بووە. بەڵام لە کاتی هاتنە دەرەوەی هاندەراندا هەندێک کەسان بەدڵێکی گەرمەوە لە هاندەرانی هەردوولا هەریەکە و خەتای ئەوی دیکەی دەگرت. بەڵام مخسم لەگەڵ چەند کەسێکی دیکەدا کرد باسییان لەوە دەکرد کە ئەوان هاتوون لێرە چێژ ببینن لەو یاریەی کە بە ئەنجام دەگەیەندرێت لێرە، بۆیە ئەوەی کە ڕووی داوە ئەم شەو لە یاریگای نەورۆز لە شاری سلێمانی لە نێوان هاندەرانی یانەی نەورۆز و زاخۆ ئەمە وەسفی شاری سلێمانی و یانەی نەورۆز ناکە، چەند کەسانێکی نابەرپرست ئەو کارانیان بە ئەنجام گەیاندووە، بۆیە ئەوان لە ڕێگەی منەوە پەیامی خۆشەویستیان بۆ خەڵکی شیرینی زاخۆ نارد. منەچمە لای شڤان بزانم لای شڤان چی هەیە. سڵاو لێبێ شڤان. بله دیلان زاخۆژی پشتوان نیانا زاخو جوان ریدانت نوا یاریگه دا چه بوین بارا پترا پشتوان نیانا زاخو نرازینه و سوشیال میدیا جی کارودان برانبروان شروب هفچونت نوا یاریگه دا درست بوین هنه بشکازورا پشتوان نیانا زاخو نوا اکانت خوین سوشیال میدیا دا وسادان دیار کردن کو اوجی ندگل و چندنه اواری دایت نوا یاریگه دا بتنه رفتارن چند کس کابون کوبین اگر ناکوکید نابرا جماور هر دو یا ندا پیدا بدلیب گشتی ات سوشیال میدیاش دا جماور یا نازا خود ندگل و چندی بی آواجی بیا وکو گرته ویدیو که دا دیار کل سوشیال میدیاش گلک بر بالا بی اکش پشتوان یا نازا خود کو کچکا بچی که نوا یاریگه هدا برزه ببو گل خو حل گرته بودا کو سلامت بده کو تندرست بد گل خو بره نخوشخانه و پشت را پاشی بوده کو باب نو زفراند و یا کو جه آماژه پیدا نه کو جه گهاندنه پشتوان نیانا زاخوجی اجوه چند دلگران بینو نرازینه و رادگه هینن بارا پترا واناجی رادگه هینن کو پشتوان نیانا نوروز هماهنگی که برایتیات نو بین وان دا هر بگیرش کفن دا و حتی نوکشی لو اوجی گلک دلگران بونه وان ریدانت نو یاریگه دا چه بوین و داخوازت کن کو ایدی اوه به دو ماهی جار ریدان ویشی ویت نو یاریگه هدایت نو برا یا هاندرن هر دو یا نوروز و زاخو داری بدن.